بەرهەمی خۆمانە یاخود با بڵێن بەرهەمی خۆماڵی ئەگەر تەواو سروشتی و ئۆرگانی بێ بێگومان شانیەوەیە کە حەقی جوتیارەکە بدرێتەوە، شانیەوەیە کە بڕێک پارەی زیاتری پێبین. ئەگەر نیو کیلۆی باشی سروشتی ئۆرگانی بخۆین لەوە باشترە کە 2 کیلۆ بکڕین و نەزانین چی لێ بکەین یان زیانی هەبێ. بۆم بابەتە پێویستمان بە وردەکاری و گفتوگوی زیاترە لەسەر بەرهەمی ناوخۆ و لەسەر نرخەکەی لەسەر ساختکردنەوەکەی. بۆیە میوانداری بەڕێز هێمن سەید مرادمان کردو بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێرە. بەڕێز هێمن بەخێر هاتیەم کاتت باش. سپاس بۆ دەرفاتە. بابەتەکە لەسەر ئەوەیە کاڵێن ئەم ساڵ بەرهەمێکی باشی خۆمانە هەیە بەڵام نرخەکەی گرانترە. گرانبوونی نرخەکە لەکوێوە دەستی پێ کردووە؟ لە دەستی جوتیارەکەەوە گرانبووە یاخود کاتێکا چێتە ئەلووە و دابەشەکرێت و بەم هۆیەوە گرانە بێت. کۆڕی لەوەی ناکرێتەوە ئەو ساڵ بەرهەمی ناوخۆ لە حەزمی پێداویستی زیاترە. بەشێک لە پێداویستی بەرهەمەکانە ناوخۆ بە بازار دەکرێت، بەشە چیز ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان دەکرێت بە پێی ئەوەی کەوا ئەو لیژنێت چاودێری دۆخی بازارش دەکات. کاتێکەوە هەست دەکەن بەرهەمێک لە بەرهەمەکان نرخەکەی بەرەو هەڵکشانە ئەو کات ڕێگری لەو بەرهەمە دەکرێتکەوە هەناردە بکرێت بەڵکو پێداگری لەسەرەوەی دەکرێت تەنها لە ناوخۆی بازارەکانی شاری هەولێر یاخود لە ناوخۆی هەرێمی کوردستان بۆ پێداویستی ناوخۆ بێت. بەڵێ نرخە بەرزبوونەوەکەی کە ئەو ساڵ بەراوردی کەین لەگەڵ پارساڵ بۆ دەگەڕێتەوەکەوە تونند و تۆڵکردنی سنوورەکانە کەوا بە ئامانجی پشتگیریکردنی براجوتیانان و زیادکردنی بەرهەمی ناوخۆ و ڕخسانی دەرفەتی کار کەوا دەتوانم بڵێن بۆ هەر کیلۆیەک ئەو ساڵ 200 تا 250 دینار نرخی بەرهەمی ناوخۆ زیاترە. ئەوەش خۆی لە خۆی لە دەستی جوتیارەکەەوە پێی دەگات لەوێ زیادی کردو. ئەو داتانێکە من بە بەڕێز دەدەم ئەوە هۆبەی چاودێری بازاری ئەلوەی هەولێرە کە سەر بە بەڕێوەبەراتی گشتیمانە ئەوە ڕاستەوخۆ ئەو بەرهەمەی کە جوتیار دێت بە بازاری دەکات. ئەو نرخانە کە ئەمن باز دەکەم 200 دینار لە پارسال زیاترە ئەو 200 دینارە بۆ خودی جوتیارەکە گەڕاوەتەوە نەک بۆ ئەو بەقالانە یان ئەو سەوزۆمەی فرۆشانێک کە ناو دوکان و بازارەکان سنووری شار و شارۆچکەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان هەیە. بۆیە بۆ بەرچاوڕوونی جەنابەت ئەو بەرهەمە کە نرخەکەی زیاترە سوودەکەی بەشی زۆری بۆ برازوتیاران دەگەڕێتەوە. ئەوە ژوای کردەوەکەوە زیاتر جوتیار وابەستە بیت بە بەرهەمی ناوخۆ. تا ئێستا زیاتر لە 606,000 تۆن بەرهەمی برازوتیاران لە بازارە ئەلوەی هەولێر بە بازار کراوە لە سەوزە و میوە. لەو بەشە دەتوانم بڵێم نزیک بە 200,000 تۆنی لە ناوخۆی هەولێر بە بازار کراوە بۆ پێداویستی ناوخۆ بووە. باقیەکەی 406,000 تۆن ڕەوانە کراوە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و بۆ بەشیشیان بۆ دەرەوەی عێراقیش. باش ئەم هۆبەی چاودێریە کە نرخەکەی داناوە لە کڕینی بەرهەمەکە لە دەستی جوتیارەکە بۆ ئەلوە و دواتر بازارەکان. ئەی لە ئەلوە و لە بازارەکان چەندە چێتە سەر؟ ئەوان چەندێک پاریان خستۆت سەر بەرهەمەکە؟ کاتێک بەقال و دوکاندارەکان دێن ئەو نرخی ڕاستەخۆ لە جوتیارەکان دەکردنەوە. پاشان دەچێت بۆ دوکان و بازارەکان ئەو کات لیژنەیەکی تریشەیە لیژنەکانی قایم قامێتی و لیژنەکانی چاودێری بازرگانی ئەوانە دەتوانن بە دوواداچوونە سەر ئەو نرخانە بکەنکەوە وەکو هۆبەی چاودێری بازاری ئەلوە دایدەڕێژێت ئەو نرخە ئەوان دەتوانن بە دوواداچوونە سەر نرخی بکەن. بەردەوام ئەوانش پێداگر بوونە بە دوواداچوون کراوە دەیان دوکانی سەوزە و میوە و بەقال سزا دراون ئەوانەی کەوا نرخی دیاریکراو زیاتریان فرۆشتووە. باشەوەی ئێوە چاودێریتان کردووە چەندی چۆتە سەر لەو نرخە؟ لەگەڵ پار ساڵیان لەگەڵ بۆ ناو بازارێ لەگەڵ پار ساڵدا بۆ ناو بازار و ئەلوەکان باسم کرد بۆ هەر کیلۆیەک دەتوانم بڵێم 200 تا 250 دینار نرخەکە زیاترە. ئەوەش بۆتە پژگیری بۆ براجوتیاران لە سوارچەوەی ئەو پژگیریش لەوەی خۆی دەبیت و کە سنوورەکان کۆنتڕۆل کراون بەرهەمی هاوردە بوونی نییە. بەرهەمیش هەیە کاکێ من زیاتر لە 1000 دینار زیاد کراوە. بۆ نمونە تەماتە بەڵێ هۆکاری تەماتە بۆ دەگەڕێتەوە کەوا ئێستا لە مەرحەلەی ئێستا کە کەمتر بەرهەمی سنووری ناو دەوروبەری هەولێر بوونی ماوە بەرەو کەمبوونەوە دەچیت. ئەو بەرهەمەی هەبووە بە بازار کراوە بۆ ناوخۆ. ئێستا کە پشت دەبەستین بە بەرهەمی ناوچە سنووریەکان واتە ناوچە شاخاویەکان وەکو حاجۆمەران سیدەکان پێنجوین ئەوانش لەمە دووە بەرهەمیان زیاتر پێڕادەگات. بەرهەمیشیان تەنها بۆ پێداویستی ناوخۆیە. ڕەنگە لە قۆناغەکانی پێگەشتنیان کەمەک درەنگتر بی بە بەراورد پارسا ئێستا ئەوتۆماتیک لە جوتیار بە چەند وەردەگیرێت؟ ئێستا ئەوڕۆ ئەوەی من بە دوواداچوونم کرد بە بەراورد لەگەڵ دوێنێ بۆ هەر کیلۆیەک 100 دینار نرخی دابەزیوە. ئەو نرخ دابەزینەوە بۆ ئەوەی
لە 500 دینار هەیە بە پێی کوالیتی تەماتەکەی تا 900 دینار دوێنێ تا 1000 دینار بوو ئەوەش بەشە چی زۆر بەرهەمی برادەکان لە حاجمەران لە بازار گەشتووە 2000 هەندێشن 2009 ینی لە بازار 1000 چێتە سەر بازاری وەکو بڵێ دوکانی بەقال و میوەفرۆشەکان و مەبەستا ئەو کات ڕۆڵەکە دەبی زیاتر چاودێری بازرگانی و لیژنەکانی قایمقامیت بە دوواداچوو بکەن ئێمە بەبەردەوام وەکو تیمە کار دەکەین بەبەردەوام ئەو لایەن و ئەو بەڕێوەبەرایەتیانەش ئاگادار دەکرێنەوە لەسەر ئەو نرخی چکە هەفتانە ئێمە نرخیان بۆ ڕەوانە دەکرێت بەڵێ لیژنەکە فراوانە لە قایمقامیت ئەندامیان تێدا هەیە لە چاودێری بازرگانی بە هەموو لایەک ئەمە زانیاریان پێ دێت هەفتانە نرخیان بۆ ڕەوانە دەکەین ئەو نرخانێکەوە لە بازاری میوە بەقالێکتان سزاداوە لەسەر گرانکردن و لەسەر خۆستنەوەی ئەو هەلانە و کە بە دەرفەتی زانی بێ زۆر زیاتری خست بێتە سەر بۆی کارەکان زیاتر تێکەڵاو یەکتر نەبن ئەوە ئەرکی چاودێری بازرگانی و لیژنەکانی قایمقامێتە ئەمن دڵنیام ئەوانە بە بەردەوام لە بەدواداچووندا بوون بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵستاون بەردەوام بەرژەوەندی هاوڵاتیان لە لای هەموو لایەکمان خەتی سوورە لێ ناگەڕێن بەرژەوەندی گشتی بە قوربانی بەرژەوەندی تایبەتی کەسێک بێتکەوە پێداگر بیت لەسەرەوەی ئەو نرخەی بۆی نیشانکراوە تێدا ئیشتیازی بکات و بەخواستی خۆی نرخدا بێت. کاهێ من ئێستا بێگومان خەڵک پرسیاری ئەوواکە ئەڵێ جوتیارەکە شەونخوونی دنیای کردووە بە دیار بەرهەمەکەیەوە بەرهەمی هێناوە هیلاک بووە بە دیار هەر خیار و تەماتەیەکەوە یەک چاندوێتی معقولە ئەو لەو شوێنە دوورە ئەیهێنێت ئەیفرۆشێ بە 1000 دینار لە ناو بازار دوکاندارێک 1000 دیناری بخاتە سەر کە لە هیچ ینی ناتوانین بەراوردی بکەی بە ماندوێتی ئەو نیەمە لۆژیکی تایە دنیات دەکەمەوە ناتوانێت دوو هیندە دابنین نرخەکەی بۆ دەست نیشان کراوە بەڵکو ئەگەر بەرهەمەک نرخەکەی 1000 دیناربی دەتوانی بە 1250 ماکسیمم هەتا 1500 بفرۆشتی لەو نرخی زیاتر ناتوانانی بفرۆشتی بگاتە دوو هیندەی خۆی ئەوە قۆرخکاریە ڕێکاری یاسایی دەگرێتە بەر دژی ئەو کەسێکەوە قۆرخکاری دەکات بەڵام بە مجمەلی بە شێوەیەکی گشتی ئەمن دەتوانم بڵێم بەشی هەرە زۆری جوتیاران زۆر دڵخۆشن بۆ بەرهەمەیەکەوە ڕۆژانە بە بازار دەکات یەک نرخەکەی لە ئاستێکی گونجاودایە بۆوان دووش زەمانەتی دەرفەتی بە بازارکردنیان 100% بەرهەمەی ئەو ڕووبیانی کە دەیباتە علوەی هەولێر ناگاتە سەعاتنەوەی بەیانی بەرهەمەکەی بە بازار کراوە جوتیار بە دڵخۆشی دەگەڕێتەوە ناو ماڵ و منداڵی خۆ ئەوەش لە سوارچەوەی ئەو گرنگی پیدانەیەکەوە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەرتی کشتتوکاڵی بە تایبەتی هەیبووت کەوا سنوورەکانی کۆنتڕۆل کردە ئەمە لەلایەکەوە دڵخۆشیە بۆ بەشێکی هاوڵاتیان وەکو جوتیاران مژدەیەکی خۆشە پێەیە کە لە چەند ڕۆژی داهاتوە چ بەرهەمێک هەبێ لە بازار هەرزان بکرێت ئەمە بەرهەمی ناوخۆ لە دەستێکی ئەمینە بۆ خەڵکی خۆمانە بەرهەمی ناوخۆ بەردەوام چاودێری دەکرێت بەش و بەڕێوەبەرایەتەکانی سنووری بەڕێوەبەراتی گشتیمان بەردەوام ڕێنمای دەدەنە براجوتیانە بۆ ئەوی بەرهەمێک بەدەست بێتکەوە لە ڕووی کوالیتیەوە نەبتەمای زیان و گرفت بۆ هاوڵاتی ڕەنگە ئەمە ئێستا دەتوانین ئەمە سپەینە سنوورەکان بکەینەوە بەرهەمی هاوردە بێ بەرهەمی کۆکراوەی ناو کۆگاکانی دەرەوە بێت بۆ ناو بازارەکانی هەرێمی کوردستان خوا دەزانێت چۆن بەرهەم هاتووە زۆرە قڕکەرێک و چ موادێکی زیان بەخشی لە قۆناغەکانی بەرهەم هینان بۆی بەکار هاتووە ڕەنگە ئەوە لە ڕووی نرخەوە لە نرخی بەرهەمی ناوخۆ کەمتر بێت ئەمە پێداگرین بەرهەمەکی باش بە کوالیتێکی باش بۆ هاوڵاتیانی خۆمان بەرهەم بێت و بە نرخەکی گونجاویش بۆ هاوڵاتیانی خۆمان بە بازار بکرێت بۆ بەرچاوڕوونی بەڕێزت تەماتە تا 11 بە باج دەتوانێت داخل بێت پاش ئەوە ڕێکارەکان چکە لەو کاتەوە بەرهەمی ناوخۆ نامێنێت ڕێکارەکان ئاسانتر دەکەن بە هاوردەکردن ئێمە تەماشای دۆخی بازار دەکەین بزانین بەرژەوەنی براجوتیارەکانی حاجۆمەران و سیدەکان و پێنجوین ڕەچاو دەکەین بزانین بەرهەمەکانیان تەواوی پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە ئەگەر پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە ئێمە سنوورەکان چۆن کۆنتترۆڵە هەروە بە کۆنتترۆلی دێنینەوە بەڵام ئەگەر هەز بکەینکەوە بەرهەمی ئەوانە ناتوانین پێداویستی ناوخۆ پڕکاتەوە نرخ بەرەو گرانبوون دەچێت هاوڵاتی خۆمان تێدا زەرمەند دەبیت بە دنیای ئەو کات ئێمە ڕێگە چارەی چارەسەرمان بۆ ئەو پێشهاتانە پێەیە زۆر سپاس بەڕێز هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر لەگەڵمان سپاس بۆ ئێوە بەخێر هاتن زۆر سپاس بۆ بەڕێستە